وڵا کاک دانا من لە مێش ساڵە گوتومە و برانی ئەندامانی سەرکرداتی بە برا خوشکە هەموو دەزانن کە ئێمە گەر ناچار نەبین نەدەبوایە لە نێو کۆمەلگایەکی موسڵماندا زۆرینە موسڵماندا ئێمە ناوێک لە خۆمان بنین کە زیامان کاتەوە لەو کۆمەلگایە لە مێش ساڵە من گوتومە بەڵام ئێمە کاتی خۆی کە ناوی کۆمەڵی ئیسلامیمان لە خۆمان نا 20 ساڵ لەمەوە پێش ئەم کۆمەلگای ئێمە لە کەش و هەوایەکی تێکگیرانی ئیدۆلۆژی سەختدا بوو خەڵکێک بە مارکسیزمی هەڵادەگو دیچێک بە لیبرالیزم و بە سیکۆلاریزم و بە سۆشیال دیموکرات و ئێمەش گوتمان جا ئەگەر ئەو خەڵکانە شوێنکەوتوی ئەو بەرنامانن ئێمە شوێنکەوتوی ئیسلامی ناو لە خۆمان دەنین ئیسلامی هەڵبەتە ناڵم ئێستاش ئەو سیڕاع و نیزاع نییە بەڵام ئەو کاتە زیاتر خەڵکەکە ئەو ناسنامانەی هەبوو ئێستا جەنابەت و پێما بێ هەر کەسێکی کەش کرد بە واقع بینانە تەماشای کۆمەڵگاکەمان بکات دەزانێت کە بەڵێ خەڵکی سیکۆلاریست هەر هەیە و لیبرالیست هەر هەیە و مارکسیست هەر هەیە و کۆمۆنیست هەر هەیە و ئەوانە بەڵام ئەوانەی کە زیاتر ئەم وڵاتە ئیدارە دەدەن و بەڕێوەی دەبن کەمتر هەڵگری ئەو ئیدۆلۆژیانن بە واتایە کە زۆر کار بکەن لەسەر تەبەنیکردنی ئەو ئیدۆلۆژی بەڵکو زیاتر ئەوەن کە دەسەڵات و سامان و بڕیار و ئەم وڵاتیان بەدەستە و وڵاتەکە ئیدارە دەدەن من چەند شتێکم چەند سوودێکم تێدا بینی چەند حیکمەتێک لەوەدا یەکەم کە ئێمە بەشێکین لە میلەتە موسڵمانەکەی خۆمان وەش بە دەقی ئاەت کە خوای پەروەردگار دەفەرمێ ومن ئەحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين قسەی چێت چاکتر لە هی کەسێک بانگەواز بۆ لای خوا دەکات کردەوەی باش دەکات دەژڵێ من لە موسڵمانانم کەواتە ئێمە بەشێکی لە موسڵمانانێک کە لەم قەوارە سیاسی عێراق و هەرێمی کوردستاندا خۆی دەبینێتەوە بۆچی خۆمان جیا بکەینەوە ئەوەی ڕابردوون باس کرد بەڵام ئێستا هیچ پاسا و هیچ بەڵگەیەک نییە کە ئێمە خۆمان لە میلەتە موسڵمانەکەمان لە کۆمەلگا موسڵمانەکەمان یا لە کۆمەلگا زۆرینە موسڵمانەکەمان جیا بکەینەوە یەک بە لابردنی پاشگیری ئیسلامی ئێمە نێوانێکمان لە نێوانی خۆمان و کۆمەلگاکەماندا لابردووە نەک ئێمە نێوەڕۆکی خۆمانمان گۆڕی بێت ئێمە نێوەڕۆکەکەمان هەر نێوەڕۆکی جارانە بەڵام بەلابردنی پاشگیری ئیسلامی ئەو نێوان و سێوانەمان لا بردووە کە ئێمە خۆمان جیا بکەینەوە لە موسڵمانان بەڵێ ئێمە ژیاین لەو ڕۆوە بازژیابین لە میلەتە موسڵمانەکەمان هەوڵی موسڵمانەکەمان تۆختر بێ ئیمان و عەقیدەمان چەسپاوتر بێ عیبادەتمان بێخەڵتەتر بێ و ڕەوشتمان بەرزتر بێ و دڵسۆزتر بین بۆ خەڵک ڕازاوەتر بین بە سیفەتە پەسەندەکان بژارکراوتر و پاکراوتر بین لە سیفەتە خراپەکان و بە زیاتر هەوڵ دەین دادگەری بچەسپێ زوڵم و ستەم لا بچێ ئێمە دەبێت بەوە ژیابین نەک بە ناو نیشان با بە نێوەڕۆک ژیابین هەموو پێشەوایانی ئیسلام هەر بەشێک بوون لە میلەتە موسڵمانەکانی خۆیان بەڵام بۆ وێنە پیاوێکی وەکو ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێ کە هیچێکە لە پێشەوایانی ئیسلام بە چی جیا بووە نەکرد لە خەڵکە موسڵمانەکە بەڵکو لە زۆر لە زانایانیش بە هەڵوێستەکەی کە سوور بۆ لەسەر مەبدە ئیمانی و ئیسلامیەکانی خۆی و ملکەت نەبووە بۆ سوڵتە و دەوروبەری و لەسەر ئەوە دارکاری کراوە و هەتا هەندێک دەڵێن 1000 قەمچی لێدراوە و چەند ساڵ سجن کراوە و زنجیر پێچ کراوە هەروەها یەکی دیکە لە زانایان جا زانایانی ئێمە پێشەوایانی ئێمە هەمویان هەروە بوون هەموو خۆڕاگر بوون تۆ تەماشای ئەو چوار سەرمەزەبانە بکە ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێ لە پێش ئەودا ئەبوو حەنیفە کە ئامادە نەبوو ببێتە قاضی القوضات لە سەردەمی عەباسیەکاندا بۆ ئەبوو جەعفەری مەنسوور هەروەها مالیک ڕەحمەتی خوای لێ بێ کە دارکاری کرا لەسەرەوە کە فتوای دابوو کە بەیعەتێک کە بە تەلاق و سوێند وەردەگیرێ ڕەوایەتی نییە ئەو تەلاق و سوێندە ناکەوێت هەروەها شافعی دیسان طەبەری سوفیان الثەوری لەیث ئەنجا الحەسەن البەسری ئیبن المسەیەب هەموو ئەو زانایانە ڕەحمەتی خوایان لێ بێ دوای وانیش
زانایەکی پایداری وەکو ئیبن تەیمیە کە ژمارەیەکی زۆر لە ساڵەکانی تەمەنی لە سەجندا بەسەر بردووە لەسەر چی لەسەر کە سوور بۆ لەسەر مەبداکانی خۆی. مەبەستمەوەیە ئێمە دەبێ ئەو نێوەڕۆکە ئیمانی و ئیسلامی هەمانە بیپارێزین، بەڵام ئێمە ناو نیشانێک کە جێمان دەکاتەوە لە خەڵک لای بەرین، بەڵام بەچی با دیار بین بەوە کە مسڵمانترین لە خەڵک پابەندترین بە شەریعەتەوە. ئەوە دوو سێ ئێمە بە تەبەنیکردنی ئەوە کە ئێمە پاشگیری ئیسلامیمان بۆ ئەم ڕۆتەی خۆمان بۆ ئەم کۆمەڵی خۆمان داناوە، پێم وابێ ئەوە دەبێتە پردێک بۆ زیاتر نزیکبوونەوە لە هەموو ئەوانەی کە بێزارن لە ستەم و لە قۆرەخکاری و لە گەندەڵی و لە بەهەدەردانی سەرۆت و سامانی ئەم وڵاتە و لە خۆسەپاندن و لە تەزویر و فرتوفێڵ و پێشێلکردنی ئیرادەی ڕاستەقینی ئەم خەڵک. مەبەست ئاوەڵناوی دادگەری ئێستەیە. بەڵێ ئێمە ئەو دادگەریە پێم پردێکە بۆ زیاتر لێک نزیکبوونەوە لە هەموو ئەو خەڵکەی کە وەکو لە وتارەکەی کۆنگرێژا گوتم ئەگەر نەشیان نوێژی بە کۆمەڵمان لەگەڵ بکەن، بابێن لەگەڵماندا دادگەری بچەسپێنن، بابێن لەگەڵماندا زوڵم و فەساد لابەرن. خۆ گرفتی و کێشەی ئێمە کاک دانا ئێمە لە قەیرانی جۆرا زۆر داین، ئێمە لە قەیرانی ناسنامە داین، ئێمە خەریکە ناسنامەی زۆر بینەتەوەی کورد کە ئیسلامەتیە زۆر کاڵ دەبێتەوە، ئێمە لە قەیرانی عەقیدەیی داین، ئێمە لە قەیرانی ئەخلاقی و ڕەوشتی داین، لە قەیرانی ئابووری داین، قوڕی پرۆچینایەتی هێل. ئێمە بابێنین ئەم وشەی دادگەری بکەینە پردێک بۆ هەموو ئەوانەی کە دژی ئەو قەیرانانن و دژی زوڵم و زۆر و فەساد و چینایەتی و قڕی پڕی و چیوچین لەگەڵمان هاوکار و دەستبارگەر بن بۆ گۆڕینی ئەم کۆم. حکمەتێکی دیکەی کە ئێمە پاشگیری ئیسلامیمان لاداوە، پاشگیری دادگەریمان داناوە، ئەوەیە کە ئێمە بۆ مامەڵەکردن لەگەڵ دەرەوەی خۆمان بۆیە من لە وتارەکەی کۆنگرەشدا یا لە وتارەکەی دوای کۆنگرە کە باسی ئەم بابەتەم کرد گوتم هەر کەسێک لە ڕووی جوغرافیەوە لێرە بەولاوەتر ببینێ، هەر ئێرە نەبینێ، ئەم سێ چوار شاری هەرێم بەغداش ببینێ، بەڵکو ئەنقەرە و قاهیرە و تاران و ئەو پایتەختە و پاشان وڵاتانی ڕۆژ ئاوا ببینێ، وڵاتانی ڕۆژهەڵات ببینێ کە من خوا بۆی ئاسان کردم چوو هەم بۆ ڕۆژهەڵاتی ئاسیا بۆ وڵاتانی ڕۆژ ئاوا و وڵاتانی عەرەبی زۆر بمبینیون. ئەمن بەشداری زۆر کۆنگرە و کۆبوونەوە و شتم کردووە. من پێم وایە ئەگەر ئینسان لە ڕووی جوغرافیەوە لێرە بەولاوەتر ببینێ، لە ڕووی کاتیشەوە لەم کاتە بەدواوەتر ببینێ، دەزانێت کە ئەم هەڵوێست و هەنگاوەی کە کۆمەڵی ئیسلامی ناویەتی و خۆی کردو بە کۆمەڵی دادگەری زۆر لە جێ خۆیدایە. کاک دانا من زۆر کەس هاتۆ بۆ لام، یعنی وەکو وێنەیەک وەکو نمونەیەک شتێک دەجێڕمەوە. ڕۆژێک سەرۆکی مەسیحیەکانی نازەم کام تایفەیان بوو، هی بڵێن شیمالی عێراق بە واتایە هەرێم نا بە مووسڵیشەوە و کەرکووک و شوێنەکانی دیکەش ئەوانە ها کۆمەڵێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای مووسڵیشی لەگەڵدا بوو لە کورد و عەرەب و زۆر بە عەرەب بوون، دیارەوە بە عەرەبی قسەی دەکرد. پیاوێکی قسە خۆش بوو، گوتی شێخ، گوتم بەڵێ، گوتی وەڵا کە هاتم چاوم بە ئەو لافتەیە کەوت ئەمیر الجەماعە الئیسلامی تۆزە سڵەمیمەوە ئینجەفەلتو، گوتم بۆ وەکتی کوڕەزانێ چمان کێشاوە بەدەست ئەمیرەکانەوە، ئەوی بڵێن داعش ئەوانە دوای ئەوەی داعش بوو یا لە گەرمەیدا بوو یا دوای ئەوە. گوتم ئێوەکتی دوای کە هاتم و ئەم ئایەتەم بینی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، دوای لەگەڵ تۆ دانیشتم و لەگەڵ ئێوە و تی بەڕاستی ترسەکەم ڕەبیەوە، ئێستا زۆر هەست بە ئەمان و دڵنیایی دەکەم. منیش پێکەنیم گوتم وەڵا ڕاست دەفەرمووی ئەو ناو و نیشان و شتە زۆر جار ڕەنگە ئیلتیباس دروستکا بۆ کەسانێکەوە بزانێ ئێمە ژۆک و خەڵکێکی دیکەین کە الجەماعە الئیسلامی لە جەزائیر و الجەماعە الئیسلامی لە میسر کە ئێستا هەموو مڕاجعاتیان کردووە، پەشیمانن لەوەی کە کردویانە، هەروەها الجەماعە الئیسلامی لە فڵان شوێن و ڕاستەوە ئیلتیباس دروست دەکا و بەڵام ئێمە ئاواین بەو شێوەین. جا ئەو خەڵکەمان کە چوون بۆ دەرێ و بینیویانن، خەڵکی دیکەیان بینیوە ئەوانە، بۆیان دەرکەوتەوە کە بەڕاستی خەڵکێک لە ئێمە هەر لە دوڕا لە ئێمە بە گومان و لێمان دەسڵەمێتەوە هۆی ئەو ناو نیشانەوە. من ناڵم حەقییانە، بەڵام واقعەکە وایە. جا کاک دانا تۆ تەماشا بکە،
عمەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ خەلیفەی دووەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک هەڵدەبژێردرێ بە خەلیفەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەبوبەکر سیدیق خوا لیان ڕازی بێ یەکێک پێ دەڵێ یا خەلیفەتە خەلیفەتی ڕەسوولی الله ئەی جێنشینی پێغەمبەر صلی الله علیه وسلم عمەر خوا لێ ڕازی بێ ئەویش زۆر عاقڵ و دووربین و دەڵێ جا ئەوە درێژە دەکێشێ بە هی دوای من بڵێن یا خەلیفەتە خەلیفەتی ڕەسوول الله هەروە بگەڕێ ناوی کەم بۆ بدۆزنەوە ناو نیشانێکی دی قسە دەکەن ڕاوێژ دەکەن و مەجلیس دەبێ یەکێک دەڵێ ئێمە ئیماندارین و ئەنتە ئەمیڕونا فەرمانمان پێ دەکەی ئەمیڕ المؤمنین دەڵێ زۆر باش ئیدی هەر لەسەر ئەو ناوە دەڕۆن لە سەردەمی ئومەویەکان و عەباسیەکانیش هەر لەسەر ناوە دەڕۆن کە عوسمانیەکان دێنە سەرکار عوسمانیەکان کە تورک بوون ئەمیر المؤمنین بۆ ئەوان مەفهوم نییە بۆ خەڵکی تورک ئەوان چ ناوێک لە خۆ دەنێ سوڵتان هەر لە سوڵتان لە عوسمانەوە دوای مەسەکە دامەزێنەری دەوڵەتەکەیانە تا سوڵتان سولەیمانی قانونی سوڵتان محەممەدی فاتح سوڵتان تا ئاخر سوڵتان تا سوڵتان عەبدولمەجید ئێمە یعنی مەبەستم ئەوەی کە عومەر خوا لێ ڕازی بێت تەماشای کردووە بە ئەبوبەکریان گوتووە خەلیفە ئەیوتێت خۆ من خەلیفەی پێغەمبەر نیم عەلەیهی سەڵات من خەلیفەی ئەبوبەکرم لە شوێنی ئەو دانیشتوم ئێ باشە بەڵێ لە ڕووی شەرعی و خەلیفەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام وەکو واقع و عەمەل لە شوێنی ئەبوبەکر دانیشتووە هەوی دوای ئەو دێ لە شوێنی عومەردا دانیشتێ جا ئەوە ناوە زۆر درێژ دەبێتەوە ناوێک بناو نیشانێک بێ کە هەمووان بگرێت و هێندەش دوور و درێژ نەبێت مەبەستم ئەوەیە کە ئێمە کە ئەو ناو نیشانەمان بەو شێوەیە لێ کردووە لە ڕاستیە سابیقەمان هەیە لە خەلیفە ڕاشیدەکاندا خوا لیان ڕازی بێ شتێکی نامۆ نییە گۆشتێکی نابوو نییە و پاشان کاکردانە یعنی من ڕێزم هەیە بۆ بیرڕا بۆ چوونی هەر کەسێک وەکو گوتم هەمووی لە دڵسۆزیەوەیە هەمووی دڵسۆزە و دەڵێ وا باشترە و بەڵام لە ڕووی شەرعی بوو ناشەرعی بوون و ناو خۆم هەن ناوی کۆمەڵی ئیسلامی خۆمان لە خۆمانمان ناوە ئەم ناوەش خۆمان لە خۆمانمان ناوە خۆ یعنی خوای پەروەردگار وەحی لەسەر نەناردووە یعنی خوا ئێمەی پێوە مولزەم و پابەند نەکردووە خۆمان ئەو ناوەمان لە خۆمان ناوە کاتە گوتمان وامان پێ باش بووە ئێستا ناوی چکەمان لە خۆمان ناوە ڕەنگە ماوەیەکی دیکە کاتێکی دیکە بێتە پێش ئەم قیادەیە یاخود دوای ئێمە خەڵک ناوێکی دیکە لە خۆیان برێن هیچ حەڕەجێکی تێدا نییە وەکو چۆن هیچ حەڕەج نەبوو لەوە کە بە ئەبوبەکریان دەگوت خەلیفەت و ڕەسوول عەلەیهی سەڵات وسەلام بە عومەریشیان دەگوت ئەمیر المؤمنین دوای بە دەسەڵاتدارانی عوسمانیشیان دەگوت سوڵتان و بە تەئکید لە شەرقی ئاسیاش ناوێکی دیکەیان بەکارهێناوە و ئەگەر لە ئەوروپاش دەوڵەتێکی ئیسلامی پەیدا بووە ناوێکی پرەزیدەنتیان بەکاردێنە